لە مانجی تشرینی دووەمی ساڵی ڕابردووە وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەت هەرێمی کوردستان هیچ راپۆرتێکی ماگانەی لەبارەی دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بڵاو نەکردوتەوە. تا ئێستاش ئەو وەزارەتە هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە. ئەوەش لەو کاتەدایە تا کۆتایی ساڵی ڕابردوو وەزارەتی سامانە سروشتیەکان ماگانە راپۆرتی خۆی لەبارەی فرۆشتنی نەوت بڵاو دەکردەوە. شارەزایەکی بواری نەوت دەڵێت بەو کارە گومانەکان لەسەر شەفاف نەبوونی و وەزارەتە زیاتر دەبن. کۆی پرۆسی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر بەم شێوە بەم میکانزمەی کە ئێستا هەیە بەردەوام بێ بەداخەوە توانین بڵێن ئاستی گومان و دوودڵیەکان و ناشەفافی لە پرۆسی نەوتی هەرێمی کوردستانە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان، لای حکوومەت و بەتایبەتی کۆمەڵێک بەرپرسی هەرێمی کوردستانیشە، لای هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان و میدیاشە زۆر خراپترەکە و دەرەنجامێکی باشی نابێت بۆ کۆی پرۆسی نەوتی هەرێمی کوردستان. تاکە داهاتی هەرێمی کوردستان فرۆشتنی نەوتەکەیەتی. فرۆشتنی نەوت لە کوردستان لە ڕابردوو ئێستا زۆرترین ڕەخنە و گلەی لەسەرا. ئێستاش کە پەرلەمان پەخراوە ناتواندرێت چاودێری و لێپرسینەوە لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکرێت. پەرلەمانتارێک دەڵێت بەهۆی پەخستنی پەرلەمان ناتوانین بە دوواداچوون بۆ پرسە بکەین. کە 6 مانگ وەزارەتی سامانە سروشتیەکان تاکو ئێستا هیچ راپۆرتێکی بەڵاو نەکردوێتەوە. ئەوە تەبعاً لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان نیگەرانی دروستە بیتن، بەڵام پەرلەمانی کوردستان ناتوانێت هیچ وەزیرێک بانگەش بکە کە ئێستا کە پەچی کەوتەوە ناتوانێت کۆبوونەوەکانی خۆ بکە. بۆیە کاراکردنەوەی پەرلەمان زۆر گرنگە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوو بە مەبەستی وردبینی و شەفافیت لە داهاتەکانی نەوت و دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت ئەنجامدا. ئەگەرچی دیلۆیت تا ئێستا هیچ راپۆرتێکی لەسەر نەوتی هەرێم بڵاو نەکردوتەوە، بەڵام بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز لە ڕۆژانی داهاتوو دیلۆیت یەکەم راپۆرتی خۆی لەسەر پرۆسەی وردبینی لە نەوتی هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە. لە ماوەی ڕابردوو زۆرترین گلەی هاوڵاتیانی کوردستان و لایەنە سیاسیەکان و پەرلەمانی کوردستان لە وەزارەتی سامانە سروشتیەکان بوو وە خۆیان دەیانوت ئەو وەزارەتە شەفاف نییە لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان. ئێستا کە 6 مانگە سامانە سروشتیەکان هیچ راپۆرتێکی لەبارەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بڵاو نەکردوتەوە، ئەوە گلەیەکان ئێستا زۆر زیاتر بوونە لە ڕابردوو. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.